دایکی سایە فەرمو خوشکی بەڕێزم. سلام عليكم ماما ساجان. عليكم السلام ورحمة الله. دایکی سایە خوشکی بەڕێز و عزیزم فەرمو. ماما ساجان زۆر نام خۆشەوی لەبەر خاتری خوای گەورە یەک سوالمێ عەزێتی سدەم داوای لێ بردنەوە. خوا پاداشتانداتەوە سوپاس نێوەش خۆشەویستیە من خوشکی بەڕێزی منن فەرمو پرسیارەکە لە خزمەتم. بەڵێ ماما ساجان وڵات سوالەکەم ئەوەیە پارە دانراوە لە ماڵێک ئەڵێن جن بردوێتی جن پارە ئەبا بەسەر چاو پرسیارێکی جوانە بەسەر چاو چارەسەرەکەی چییە ئێمان بڵێ ئەگەر بەسەر چاو ئەوەش ڕوونکردنەوەیکی جوانت دەدەمێ انشاءالله تعالى ولا بەڵا لادا و خوایە هەر لە ساغ وتەمەەن درێژ بوو خوا لە ڕازی بێ خوشکە بە ڕێزەکەم سوپاسی دوعا خێرەکان دەکەم خوای گەورە ئاگای لێ جەنابیشتان بێ خوابتان پارێزی یا ڕەبی خوا لە ڕازی بێ یا ڕەبی خوابتان پارێزی خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم خوا لەگەڵ. دایکی سایە فەرمووی جن پارە دەبا ناوەڵڵاهی خوشکی بەڕێزم ئەوە ئەسڵ و ئەساسی نییە. ئەوە لە چەند شوێنی ئەم کوردستانەدا پرس بە ئێمەش کراوە مامۆستا پارە دادەندرێ گوارەی زیێر دادەندرێ و جن بردوێتی لە دوایی ئێستا چارەسەری چییە کامیرەی زۆر بچووکەیە لە شوێنێکی ماڵەکەدا دانراوە. من دڵنیا بووم کە مامۆستای یعنی ناڵم مامۆستایانی چکەوە مامۆستای ئاینین بەداخەوە کەسابەتەکان کەوتۆتە سەر عەقڵی خەڵکی دڵساف ناڵم خوا نەخواستە بێ عەقڵ دڵساف و دڵپاک کە بڕوایان بە هەموو خەڵکەیە بەتایبەت ئەوانی بە ناوی ئاینەوە قسە دەکەن وتوانە بەڵێ جن پارەکانی بدۆ من پێم وتوە بەس کامیرە لە شوێنێکی بچووکەوە دانێن ماوەیەک چاودێری بکەن وا بێ ئەو کامیرای ئاشکرانە بێت دوای دەرکەوتۆ یەکێ لە ئەندامانی خێزانەکەی زۆر بمتمانەوە چه پارەکە دەدزێ بەڕێزان بە دڵنیاییەوە جن نە پارە دەبا نە زێر دەبا نە خواردن دەبا هیچ نابە ئەوە مرۆڤێکە بەڵام لە ڕێی ئەم کامیرە چاودێری وردانەوە لە شوێنێکا کە هەستی پێ نەکرێ بۆی کە خەڵکیش تۆمەتبار نەکەی خۆش گوناهبار نەکەی و بوختانیش بە کەس نەکەی لە ڕێی کەسێکی پسپۆری بواری کامیرا و ئەم کامیرە گەورانە نەکامری بچووکەیە کە دادەندرێ ئەو ماڵانی کە من پرسیان پێکردم زۆر بە ئاسانی کەسەکان دەستنیشان کرد و جنی فەقیرش نە پارەی پێویست بوو نە دۆلار و دیناری دەوێت لەبەر ئەوە دایکی سایە دڵنیات دەکەم ئەوە نییە.